لە عێراق حکوومەتێکەیە بە حکوومەتێکی سیڤیلی ناودێر دەکرێت، بەڵام وەک شیکەرەوە و چاودێر ئاماژەی پێدەکەن ئەمە هەرگیز بەو مانایە نایە بگوترێت ئەم حکوومەتە هیچ کاریگەریەکی دامەزراوە ئاینیەکانی لەسەر نییە. سوتاندنی کتێبی پیرۆزی موسڵمانەکان لە هەردوو وڵاتی سوید و دانیمارک کاردانەوەیکی زۆری عێراقیەکانی بە دوای خۆی داهێنا و بە تایبەتیش کەسایەتی ئاینیەکان کە ڕۆڵی گەورەیان هەیە لە جوڵاندنی ڕای گشتی لەو ناوچانەی خاوەنی کاریگەریەکی زۆرن. عێراق باڵیۆزی وڵاتی سوید دەنێرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی و پەیوەندیەکانیش لەگەڵ ستۆکهۆڵمدا دەپچڕێنێت. وەزارەتی دەرەوەی عێراقیش دەڵێ چەند ڕۆژێکە تیمی دیپلۆماتی وڵاتی دانیمارک لە عێراق نەماون. ئەم هەواڵانەش لە کاتێکدان دوای زیاتر لە 20 ساڵ لە ڕووخانی ڕژێمەکەی سەدام حوسەین هێشتا بەغدا پێویستیەکی بەرچاوی هەیە بە پشتیوانی نێونەتەوەیی. کاردانەوەکان بەرامبەر بەو ڕەفتاری سووتاندنەی قورئانی پیرۆزی موسڵمانەکان لە عێراق وەردەچەرخێ بۆ توندوتیژی و دەگاتە ئەوەی خەڵک پەلاماری باڵیۆزخانەی سوید بدەن و ئاگری تێبەردەن. لە شاری بەسرەی باشووری عێراقیش هێرشێکی چەکداری دەکرێتە سەر ئەو نێوەندە دانیمارکیەی تایبەتە بە پەنابەران. مقتەدە سەدر کەسایەتی شیعەئینزاکانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکات تا سووتاندنی قورئان بکرێ بە تاوان و بەکردەیەکی تێرۆریستیش ناودێر بکرێ. زۆرێکی تریش لە کەسایەتی ئاینیەکان ئەو جۆرە داوایان کردووە. چاودێر لەو بڕوایەدان وەک دەڵێن بە دووری نازانن بە شێوەیە لە شێوەکان مەبەستی سیاسیش هەبێ لە پشت ئەو کاردانەوانەی کە هەن. زۆرێک لە ڕێبەرە ئیسلامیەکان داوای هەڵوێست و کارنامەی چالاکانە دەکەن لە نێوەندە ئاینیە ئیسلامیەکاندا بۆ بەرەنگاربوونەوەی وەک دەڵێن هەر هەوڵێکی دەدرێ بۆ دژایەتیکردنی ئاینی ئیسلام. عێراق بۆ خۆی لە کۆمەڵێک قەیرانی گەورەی سیاسی و ئابووری و دارایی و کۆمەڵایەتیدا دەژی. کرانەوە لەگەڵ سووریادا دەکات، بەڵام پەیوەندە دیپلۆماتیەکانی لەگەڵ وڵاتی سوید و دانیمارکیشدا وەک دەگوترێ ڕادەگرێ. وڵاتانی ڕۆژاوا لە زۆر ڕۆ پشتیوانی لە بوژاندنەوە و ئاوەدانکردنەوەی عێراق دەکەن لە کاتێکدا وڵاتە دراوسێ ئیسلامیەکانی عێراق ئاو لە خەڵکی وڵاتەکە دەبڕن یان بەشە ئاوی عێراق کەم دەکەنەوە. ئەم تەوەرانە لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا باز دەکرێن و خۆشهاتنەوە بۆ چاوی واشنتن. دوای ئاگرتێبەردانی باڵیۆزخانەی وڵاتی سوید لە بەغدا پایتەختی عێراق، حکوومەتی ئەو وڵاتە بە بڕیارێک باڵیۆزی وڵاتی سویدیش دەردەکات و پەیوەندیەکانیشی لەگەڵ ستۆکهۆڵمدا ڕادەگرێ، چونکە قورئانی پیرۆزی موسڵمانان لە سوید سوتێنراوە. نابێت تەنها دەرکردنی باڵیۆزی سوید بەس بێت لەلایەن حکوومەتی عێراقەوە. پێویستە بایکۆتی دیبلۆماتی و ئابووریش بکات. پێویستە دەرکردنی باڵیۆزی سوید و جێڕانەوەی باڵیۆزی عێراق هەنگاوی یەکەم بێت. کەسایەتی ئاینیەکان لە عێراق لەگەڵ ئەوەشدا کە هەندەرن بۆ کاردانەوەی شەقامی عێراق دژ بە سووتاندنی کتێبی پیرۆزی موسڵمانان دەشزانن ئەوەی ئەو کریسیانە عێراقیەی نیشتەجێی وڵاتی سوید کردوێتی کارێکی تاکە کەسیە. فإننا نوجه نداءنا داوا لە هەموو موسڵمانان دەکەین لە جیهاندا وەڵامێکی هوشارانیان هەبێت تا هێرش نەکرێتە سەر هیچ کتێبێکی پیرۆز. ئەو کابرا گەنجان نوێنەرایەتی کریسیانەکان ناکات و نوێنەرایەتی کەسێکی ژیریش ناکات و هەر نوێنەری خۆی و ئەو لایەنەیە کە پشتیوانی لێکات. حکوومەتی وڵاتی سوید نکوڵی لەو گونابارکردانە دەکات کە دەسەڵاتدارانی عێراق باسییان لێوە کردووە و دەیانگوت ئاوردانی قورئان دەستی تری لە پشتەوەیە و نابێت کاربەدەستانی وڵاتی سوید ڕێگە بەو جۆرە ڕەفتارانە بدەن ئەگەرنا ئەوایانی وڵاتی سوید دژایەتی ئاینی ئیسلام دەکات. حکوومەتی سوید بە توندی هەموو ئەو ڕەفتارانە ڕەت دەکاتەوە کە دژایەتیکردنی ئیسلامی تێدا بێ.
سوید کراوەیە بۆ دیالۆگ لەسەر ئەم پرسە هەستیار و ئاڵۆزانە و بەو بابەتانەیشەوە کە لەم دانیشتنەدا باسکران. حکوومەتی سوید بە خۆشحاڵیەوە پێشوازی لە بڕیاردەری تایبەتی UN دەکا بۆ ئازادی ئاینی و بڕوا ئاینیەکان. وەزیری دەرەوەمان بانگێشتێکی تایبەتیانەی حوسێن برایم سکرتێری گشتی ڕێکخراوی هاریکاری ئیسلامی کردووە تا سەردانی سوید بکە. دەسەڵاتدارانی عێراق و لایەن و کەسایەتی ئاینیەکانیش ڕووی زاری ڕەخنە و ناڕەزاییەکانیان لە پۆلیسی سویدە و زۆر جاریش ئاماژەیان بەوە کردووە کە دەبوایە پۆلیس ڕێگەی لە سەلوان مۆمیکا بگرتایە و نەیهێشتایە ئەو ڕەفتارە بکە. ئێمە وەک هێزی پۆلیس لەم بارەدا دەسەڵاتەکانمان سنووردارە. ئەوە لە ئەستۆی ئێمەیە بەر لە هەر بۆنە و ڕووداوێک پاراستنی خەڵکو و شوێنە گشتیەکان و هەڵسەنگاندنی ئەگەری مەترسیەکانە لە ڕوانگەی ئارامی گشتیەوە. ئەرکی ئێمە هەڵوێست وەرگرتن نییە، بەڵکو دڵنیابوونەوەیە لەوەی هەر گردبوونەوەیەکی گشتی بە پارێزراوی و بە شێوەیەکی گونجاو بەڕێوە بچێت. لە وڵاتی سوید وەک ئاماژەی پێدەکرێت زیاتر لە 300 مزگەوت هەیە. بەپێی ڕای زۆرێک لە کەسایەتی مسلمانەکانی وڵاتی سوید هەموو ئازادیەکی ئاینی بۆ خاوەن بڕوا ئاینیە جیاوازەکان فراهەم کراوە و بەبێ هیچ جۆرە جیاوازیکردنێکیش ڕێز گیراوە لە ئاین و ئاینزا جۆراوجۆرەکان. وڵاتی سویدیەکێکە لە وڵاتانی ڕێژەیەکی زۆری پەنابەران و کۆچبەرانی هەیە و ژمارەیەکی بەرچاویشی خەڵکی مسلمانن لە ئەوروپادا و لە جیهانیشدا. وڵاتی سوید بە پاراستنی ئازادیەکانی تاکە کەس ناسراوە و بەپێی یاسا ئەو ئازادیانە پارێزراون و لە دەستوری وڵاتەکەشدا بەندی ئازادیەکانی تاکە کەس یەکێکە لەو بەندانەی جێگیرە و هەر گۆڕانکاریەک تایدا پێویستی بە وتوێژێکی بابەتیانە هەیە کە لەوانەیە لە یەک خولی پەرلەماندا کۆتایی پێنەیە. گۆڕینی ئەو بەندە بنچینەیانەی دەستوری وڵاتی سوید پێویستی بە دوو لەسەر سێی دەنگی پەرلەمانی وڵاتەکە هەیە. دکتۆر دنیس ناتالی میوانی ئەم هەفتەیە چاوی واشنتنە. دکتۆر دنیس لە ئێستادا بەڕێوەبەری نێوەندی توێژینەوەی استراتیژی نیشتیمانیە لە زانکۆی ناشنال دیفێنس و پێشتریش پۆستی یاریدەدەری وەزیری دەرەوەی هەبووە لە بیرۆی قەیران و سەقامگیری لە وەزارەتی دەرەوەی ئەمریکادا. میوانی ئەم هەفتەیەمان ئەندامی ئەنجومەنی پەیوەندیە دەرەوەیەکانیشە لێرە لە واشنتن. دکتۆر دنیس سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونێت ئەوەی لە وڵاتی سویدیا لە دانیمارک ڕوویدا بە تایبەتی لە پەیوەندی بە سووتانی قورئانەوەیە ئەگەر ڕووداوێکی لەو شێوە لە هەر وڵاتێکی تری جیهانە ڕوو بدا بەڕای تۆ پەیوەندی هەیە بە ڕاو بۆچوونی ئەو حکوومەتانەوە یا دەستێوەردانی ئەو حکوومەتانە لەم کاروبارانەدا؟ سەرەتا زۆر سوپاس بۆ میێنداریەکەت لەم بەرنامەیەتدا. نا هەرگیز لەو باوەڕەدانیم و ئەو ڕەفتارەی کرا کارێکی بێڕێزیکردن بووە لەلایەن تاکە کەسێکەوە. نەوەهای دەبینم و نە بەڵگەیەکی شەیە نیشانی بدات حکوومەتی وڵاتی سوید یان حکوومەتی دانیمارک لە پشتی ئەو کارەوە بن. بۆچی ئاوەها شتێک بکەن؟ هیچ بەرژەوەندیەکیشیان نییە لەوەی وەها ڕەفتارێک بکەن کە ڕق و کینە لە پشتەوەیەتی. لەو وڵاتە دیموکراتیانەدا یاساکانی ئازادی ڕادەربڕین هەن. نا لەو بڕوایەدانیم بەرنامە ڕێژیەک هەبوو بێت لە پشت ئەو ڕەفتارانەوە، بەڵکو کاری تاکە کەسەکانە کە بڕیاریان لە بژاردەیەکی زۆر خراپ داوە. بۆ یەکەم جار لە سوید کە قورئان سووتێنرا کاردانەوەیکی زۆری بە تایبەتی لە عێراق و لە ژمارەی وڵاتی تری ئیسلامیشدا لە جیهاندا بە دوای خۆی داهێنا. بۆ دووەم جار حکوومەتی سوید نەیتوانی ڕێگر بێ هەر پەیوەندی بە ئازادی ڕادەربڕینەکان و ئازادی بیر و بۆچوونەوە هەبووە یان فاکتەری تریش هەن. ئەڵبەت ئەمەی باسی دەکەیت بریتیە لە بەشێکی کڕۆکی کێشەکە. سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ وابەستەیی بە ئازادی ڕادەربڕینەوە لەو وڵاتە دیموکراتیانەدا. ئەمەش ڕێگە پێدانێکی داوە بۆ تاکە کەسانەی تەنانەت ئەگەر هاوڕاشیان نەبێت کە بتوانن ئازادانە ڕێخۆیان دەرببڕن. کێشەکە لەوەدایە کاتێکیش بابەتەکە دێتە سەر ئەو ڕادەربڕینە و ئەو ڕادەربڕینەی ڕقوکینە دەوروژێنێت لە ڕێی سوکایەتیکردنەوە بە ئاین ناتوانرێت شتێک بکرێت چونکە دەچێتە خانەی ئازادی ڕادەربڕینەوە. جا لێرەدا جیاوازیەک هەیە و جیاوازیەکی گەورەشە لە نێوان ئەوەی چەندێک ڕێگە بە ئازادی ڕادەربڕین دەدەیت و چەندێکیش ئەو ئازادیە هێڵە دیاریکراوەکان دەبەزێنێت کاتێک بانگەشەی دەکرێت بۆ ئەو ڕقوکینە و سوکایەتیکردنە
پێم وایە لە ساڵانی هەفتاکاندا بوو لە وڵاتی سوید ئەو یاسایانەی پەیوەندیان هەبوو بە سوکایەتی کردنەوە لادران جا هەر کەسێکی بێوێت خۆپیشاندان بکات یان هەر کارێکی دەیەوێت بیکات شتێک بێت پۆلیس بتوانێت بڕیاری لێ بدات چونکە پۆلیس نازانێت ناوەڕۆکی بابەتەکە چییە جا ئەمە بابەتی یاساییە و یاساش ڕێی پێداوە پێم وایە باڕوانینی من پێویستە حکوومەتی سوید یان هەر وڵاتێکی تر بیرێکی تر بکاتەوە لەوەی کە ئایا ئەوە هەر تەنها ئازادی ڕادەبڕینە یان دۆسەی ئاسایشی هەیە و پێیوەستە پێوەی لەو ڕەنگەیەشەوە هەندێک توندوتیژی پەیوەندیان هەبووە بۆ ڕووداوەوە ئەگەری ژوەها بێت ئەوە چۆنی ئەو تاکە کەسانە بەرپرسیار دەکرێن بەرەوەی بچمە سەر کاردانەوەکان بە تایبەتی لە عێراق و پەلاماردانی باڵێزخانەی سوید و سووتاندنی بەڕای تۆ ئامانجی یەکی کە بێ کتێبێکی پیرۆزی ئاینی سووتێنێ ئەبێ چی بێ ئامانجەکەی لە ڕاستیدا نازانم و ناتوانم هەزری ئەو تاکە کەسانە بزانم کە ئەو جۆرە ڕەفتارانەی سوکایەتیکردن بە ئاینەکان دەکەن لەوانەیە هەر یەکێکیان هۆکاری تایبەت بەخۆی هەبێت لەوانەیە تووڕێی و ناڕەزایی بێت جا هەر بەڕاستی نازانم چییە بەڵام جەخت دەکەمەوە لەوەی ئەوەی لە سوید و دانیمارک کرا ڕێک کاری تاکە کەسیە هیچ عێراقیەکی ترمان نەبینی لاسای ئەو ڕەفتارە بکەنەوە یان شتێکی تری هاوشێوەی ئەو بەدکاریە بکەن جا لەوانەیە ئەو کەسەی سوید ڕقێک یا تووڕەیەکی هەبێت بەرامبەر عێراق و بەو شێوەیە دەری ببڕێت بەڕاستی هەرەوەندە دەتوانم بڵێم ئەی کاردانەوەی عراقیەکان چۆنی هەڵدەسەنگێن ینی بە تایبەتی لە ڕووداوێکی ئاوادا وەکو تۆش و زۆر لە خەڵکی تری ڕووناکبیریش ئاماژەی پێدەکەن و هەڵوێستی تاکە کەسێک بووە ئایا ئەو کاردانەوەی لە جێی خۆیەتی کە خۆپیشاندانێک بکرێ پەلاماری باڵێزخانەی وڵاتێکی وەکو سوید بدەن من باسم لە ئێستا نییە بەڵام مێژووی سوید پێمان دەڵێ کە وڵاتێکی ئاشتی خوازە وڵاتێکی لانەگرە وڵاتێکە کە دیموکراتی و مافی مرۆڤ و بەها بەرزەکانی جیهانی ڕۆژاوا تیایدا ڕەنگی داوەتەوە کاتێک کە باڵێزخانەی وڵاتەکەی لە پایتەختێکی وەکو بەغدادا دەسووتێنرێ ئەمە پێویستە چ جۆرە خوێندنەوەیەکی بۆ بکەین. ئەوە زۆر ڕاستە عراقیەکان لە وڵاتی سوید دووهەم کەمایەتی پێک دەهێن و لە سوید ژمارەیەکی زۆر پەنابەری عراقی هەن ئەمە دۆسیەکی گەورەیە هێندەی ئەوەی سەرکۆنەیکاری ئەو تاکە کەسە دەکەم کە ئەو کارە سوکایەتی کردووە ئەوەهاش دەڵێم ئەو توندوتیژێ لە عراق کرا هەرگیز و بێ هیچ چەند و چوونێک جێ قایل بوون نییە و کارێکی نایاساییە پەلاماردان و ئاگر تێبەردانی باڵێزخانەی سوید نەک هەر تەنها پێشێلکردنی پەیماننامەی ڤێنایە بەڵکو ئاماژە و نیشانەیەکیشە بۆ ئاستی ڕادیکاڵی ئەو جۆرە کردارانە کە نەدەبوایەوە هەبوایە ئەم پرسیارەت دەمبات بۆ کڕۆکی بابەتەکە و بشپرسین کێ ئەمەی کرد پێم وایە ئەوە زۆرینەی عراقیەکان بوو بن هەرچەندە ئەو سوکایەتیان پێناخۆش بووە و هەستیان بە سوکایەتیکردن کردووە بەڵام کاردانەوەی لەو جۆرەیان نییە جا دەزانین کێن ئەوانەی ئەو کاردانەوە توندوتیژنە ئامێزیان هەبووە بریتین لە سەدەریەکان و میلیشیاکانی ئێران پشتیوانیان دەکات یانی هەر با سەیری ئەو وێنانە بکەین کە بەرزیان کردبوونەوە وێنەی خامنەئی و وێنەی قاسم سلێمانی و دروشمی بڕوخی ئیسرائیلیان دەوتەوە ئەمە بەگشتی وەک دەرفەتێک قۆزرایەوە تا ئەرکی دەوڵەت لەبار ببن یا بڕفێنن من هەر لە سەرەتاوە سەرکۆنی ئەو ڕەفتارم کردووە بەڵام ڕێگەی تر هەبوو بۆ دەربڕینی ناڕەزایەتی بە شێوەیەکی ئاشتیانە ڕێگەی تر هەن وڵاتان کاردانەوەی خۆی هەبێت ڕێگەی دیبلۆماتی هەن جا بەڕاستی ئەو لایەنانە ئەوەیان کرد هەر ئەوانن ماوەیەک لەمەوبەر و پاش هەڵبژاردنەکان پەلاماری گرین زۆنی بەغدایاندا ئەمەش ئاماژەیەکە و نیشانەیەکە سەبارەت بەوەی ئەم دەوڵەتی عێراق چەندێک لاواز و لەرزۆکیشە نیشانەیەکیشە چۆن ئەو لایەنانە دەوڵەتیان دروست کردووە هەر بۆ یەشە پێم وانییە ئەم بڕیارانە پەیوەندیان هەبێت بە سوودانی سەرگۆزیرەوە و ئەو پیاوە هەوڵی خۆی دەدات چونکە سوودانی ئەو دامەزراوانەی دەوڵەتی عێراقی بە میرات بۆ ماوەتەوە و لە ژێردەسی ئەو لایەنانەدان کە باڵێۆزخانەی سویدیان سووتاند و پەلاماری قۆنسڵگەری دانیمارکیاندا لە شاری بەسڕا ڕاستە ژمارەیەکی کەمیان دەستگیر کران بەڵام بەگشتی نەدەبوایە ئەو جۆرە کاردانەوە توندڕەویە ببیندرایە وەک ئەوەی کرا یان ڕوویدا باشەکرێ پێم بڵێ
حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی یا هەر حکوومەتێکی ترکە لە دەسەڵات دابێ دەتوانێت چی بکە لەم ڕۆژەی کە عێراق تیایدایەتی وەکو خۆشت دەڵێیت و زۆر کەسیش دەزانێت وڵاتێکە ینی کەوتۆتە ژێر کاریگەریەکی ئێجگار گەورەی هێزە میلیشیاکان کە لە هەندێ باردا بە دەوڵەتی قوڵیش ناو دێردەکرێن. جا ئەمە پرسێکی سەرەکیە و ئەمەش یەکەم جار نییە عێراق ڕۆبەڕووی دەبێتەوە. ساڵانێکە وتوێژ لەسەر ئەم بابەتە دەکرێت سەبارەت بەوەی چۆن ئەو هێزانەی میلیشیاکان لاواز دەکەیت، چۆن لە دامەزراوەکانی دەوڵەتدا نانهێڵیت. بە درێژایی ئەم ساڵانە هەندێکیان بودجەی تایبەتیان هەیە و لە ڕاستیشدا تێکەڵکراون بە دامەزراوەکانی دەوڵەتدا. پێویستە عێراق هەنگاوێکی هەبێت بۆ بەرەنگاربوونەوەیان وەک ئەوەی داراییان لێ ببڕێت، دان بنرێت بەوەی ئەوانە گرفتن لە بەردەم دەوڵەتدا. ژاردەی زۆر هەن تا هەنگاویان بۆ بنرێت، بەڵام لە ڕاستیدا ئەو لایەنانە ئەو میلیشیایانە دەستیان گرتووە بەسەر دەوڵەتی عێراقدا. هەر بۆیە تەواوی ئەم کێشانە دەکەونە بەردەم ژمارەیەک پرسیاری گرنگەوە، وەک ئەوەی چۆن دامەزراوەکانی دەوڵەت بەهێز دەکەیت، چۆن سەر و سەودا لەگەڵ وڵاتانی دراوسێدا دەکەیت، بە تایبەتیش ئێران، چونکە زۆربەی ئەو شتانەی ڕوویانداوە ئەو لایەنانن کە ئێران پشتیوانیان لێ دەکات. هەر بۆیەشە دەڵێم هێزە میلیشیاکان بوونەتە بەشێک لە دەوڵەتی لاوازی عێراق و بەشێکیشن لە کێشەکانی ناوچەکە. جا ئەمە گرنگە عێراق بەردەوام دانوستانی لەسەر بکات لەگەڵ کارکتەرەکانی ناوچەکە و ناو عێراقیشدا. ئەڵبەت ئەگەر ڕووداوێکی تری لەو شێوەیە ڕووبداتەوە ئەوە بە دوور نازاندرێت لە ئەنگرانی موقتەدا سەدەر جارێکی تریش هەمان ئەو شێوازی کاردانەوەیان هەبێت، چونکە شەقامی هەر هیچ نەبێت بەشێکی وڵاتەکەیان لەژێر دەستایە. من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکە و باسکردنی سیاسەتی ئەمریکا و ڕوانینی ئەمریکا لەسەر ئەم دۆسەیە. لە جیهانی ڕۆژاوا و لە جیهانی پێشکەوتووی دیموکراتیدا ئازادیەکانی تاکە کەس گرنگ و پارێزراویشن، بەڵام ناشبێت ئەو ئازادیانە ببنەمایی پێشێلکردنی ئازادیەکانی کەسی تر. هەر بۆیەشە دەگوترێ ناکرێت هیچ یەکێک لە ئازادیەکان بکرێتە قوربانی لە پێناو ئازادیەکی تردا. زۆر هیوادار بووم و لەو بڕوایەشدام هەمومان هەر ئاوەها دەبین کە بە یەک دەنگ وابەستەی ڕاگررتنی بڵاوکردنەوەی ڕق و کینە دەبین بەرامبەر ئاینەکان و لەو بڕوایەشدام زۆر نزیکین لەو بڕیارەمان. لەگەڵ ئەو هەموو دەربڕینانەی هەمانە بەرامبەر ئەو جۆرە ڕقوکینانە، بەڵام نابێ ئازادی ڕادەربڕین بکرێتە پردێک بۆ مکانیزمی ڕاگررتنی ڕقوکینەکان. هەر بۆ یەشە بەداخەوە پێویستە دەنگ دژی ئەو دەقە ناهاوسەنگە بدەین کە زۆر پێچەوانەی هەڵوێستە درێژخایەنەکانمانە لەسەر ئازادی ڕادەربڕین. وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەرکۆنەی سووتاندن یان بێڕێزیکردن بە قورئان و بە هەموو کتێبە پیرۆزە ئاینیەکان دەکات و بەکارێکی قێزەونیشی ناو دەردەکات. کارێکی قیزەونە هەر کەسێک بێت و سوکاتی بۆ کتێبە ئاینیانە بکات کە خەڵکێکی زۆر لە جیهاندا بەشکۆوە سەیری دەکەن. ئێمە ڕێزێکی زۆر لە قورئانی پیرۆز و کتێبە پیرۆزەکانی تریش دەگرین. لامان کاتیشدا پشتیوانی لە مافی ئازادی ئاینی و بڕوای ئاینی و ئازادی ڕادەربڕینی هەموو کەسێک دەکەین. سەرکۆنی ڕەفتارێکی لەو شێوەیە سووتاندنی قورئان دەکەین و پێمان وایە کارێکی قیزەونە. بەڵام لە هەمان کاتیشدا بڕوامان بەوەیە ئەوە مافی هەموو کەسێکە ئازادانە ڕای خۆی دەرببڕێت. ئایا ئەگەری هەیە ئەوەی لە بەغدا بەرامبەر باڵێزخانەی وڵاتی سوید کرا لە بەرامبەر باڵێزخانەی ئەمریکاش بکرێ بەهۆی ئەو داکۆچیانەی لە مافەکانی مرۆڤ و لە ئازادیەکانی دەکا؟ ئەم پرسیارە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کرا. باڵوێزخانەکەمان لە شوێنێکی جیاوازی باڵوێزخانەی سویددایە. لە پەیوەندی بە مەترسی لەسەر باڵوێزخانەکەمانەوە هیچ هۆکارێک نابینین تا لە ئێستادا ڕێوشێنی باڵوێزخانەکەمان بگۆڕین. بەڵام بێگومان هەمیشە چاودێری بارودۆخەکەش دەکەین. هاوکات دووبارەیشی دەکەمەوە هەموو ناڕەزایی داربڕینێک پێویستە بە ئاشتیانە بکرێت. بە تەواوەتی پشتیوانی لە مافی هەموو کەسێک دەکەین جا لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بێت تا ناڕەزایەکانی خۆی بە ئاشتیانە دەرببڕێت. لەو بابەتانی دەیەوێت دەنجی ببیسترێت. ئەوەی ئێمە لە دژین لە هەر شوێنێکی جیهاندا ئەوەیە خۆپێشاندانەکان وەربچەرخێندرێن بۆ توندوتیژی مەخابن ئەومان لە بەغدا بینی. دۆسەی ئازادی ئاینی لە عێراقدا کەوتۆتە بەرپرسیار و گومانێکی زۆرەوە و ئێستەش لە دۆسەی کاردیناڵ ساکۆدا بە تەواوەتی ڕەنگی داوەتەوە و وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە نیگەرانیەوە لەو دۆسەیە دەڕوانێت.
دەڵێم نیگەرانین لەو هەراستانکردنەی کاردیناڵ ساکۆ پاتریارکی کلیسای کلدانەکان و هەروەهاش لەوەی بەغدای جێهێشتووە و چاومان لەوەی بە پارێزراوی بگەڕێتەوە. کریستانەکانی عێراق بەشێکی گرنگی ناسنامەی عێراقن و بەشێکی گەورەی مێژووی پێکەوە ژیانن لە وڵاتەدا. لەسەرم پرسە بەردەوام لە پەیوەندی داین لەگەڵ ڕێبەرانی عێراقدا و نیگەرانین لەوەی پۆستەکەی کاردیناڵ وەک ڕێبەرێکی ڕێزلێگیرا و کلیسا کەوتوتە بەر هێرشی چەند لایەنێکەوە، بەتایبەتیش لەلایەن ڕێبەری ئەو هێزە میلیشیایی بە پێی یاسای گلۆبال ماگنەتیسکی سزادراوە. ئۆفیسی سەرۆکایەتی عێراق لە ڕاگەیەنراوێکدا نوقوڵی دەکات لەوەی هیچ مەبەستێکی تایبەت هەبوو بێت لەو فەرمانە کۆماریەی دراوە و دەژڵێ هیچ زیانێک ناگەیەنێ بە پێگە ئاینیەکەی کاردیناڵ لویس ساکۆ، وەک دەڵێ ئەو پێگەیە لەلایەن پاپا و کڵێسای کاسۆلیکەوە پێی دراوە. هیچ گومانێک دەڵێم ئەوەی ڕوویدا گورزێک بووە لە ئازادی ئاینی و هەر بۆیەشە زۆر نیگەرانین و ڕاستەوخۆش لەگەڵ حکوومەتی عێراقدا کەوتینە پەیوەندی تا ئەو نیگەرانیانە بگەینی. دکتۆر دنیز، لەگەڵ ئەوەدا کە ئەمریکا بەردەوام جەختەکاتەوە لەوەی ئەوەی کە کراوە بێڕێزیە بە ئاین، کارێکی قبول کراو نییە، کارێکی قێزەبوونە، بەڵام هێشتاش عێراقیەکان ئەمریکا گونابار دەکەن. ڕۆژی دووشەممە مقتەدە سەدر لە پۆستێکیدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر سەرزەنشتێکی زۆری ئەمریکا دەکات وە گوناهباریشی دەکات بەوەی کە یەکەم دیموکراتی نییە، ئەم وڵاتە گوێ لە ڕایگەل ناگرێ، کۆمەڵشتی هێناوەتەوە لەم بابەتە. ئەو جۆرە گوناهبارکردانەی ئەمریکایە جیهانی ڕۆژاوە بە گشتی چارەسەری ئەم جۆرە بابەتان ناکەن کە عێراقیەکان کاردانەوەیان لەسەری هەیە؟ نا، هەرگیز یارمەتی دەرنابێت. وەک پێشتریش ئاماژەم پێکرد، ئەمە دەرفەتێک بووە بۆ خەڵکی وەک مقتەدە ئەلسەدەر بۆ ئەو لایەنانەی ئێران پشتیوانیان لێ دەکات تا بکەونە ئەو جۆرە لێدوانانە و بڵێن ئەوە تا ئەوەی ڕوویداوە ئەوەیە کە پێمان دەگوتن، جاتا هەرچەندیەکی بتوانن ئەو شتانە بەکاردەهێنن تا ئەو شوێنەی بەژەوندی خۆیانیان تێدا هەبێت. بەمەبەستی بنکۆڵکردنی حکوومەتی عێراقا هەوڵێکە و دەیانەوێت وەها نیشانی بدەن کە حکوومەتەکەی سوودانی سەرۆکوەزیر ناتوانێت هیچ شتێک بکات بێجگەلەوەی لەڕێی ئەو پەیوەندیانەوە خەڵک بگونجێنێت. هەر بەڕاستیژی سەرسوڕمانم نییە کە کەسێکی وەک مقتەدە ئەلسەدەر ئەمریکا گوناهبار بکات بەکارێکی لەو شێوەیە و بەلای منەوە هەڵوێستێکی نابەجێیە. لە کاتێکدا خاڵی گرنگ لای من ئەوەیە ئایا عێراق وەک وڵاتێک بە چ ئاراستەیەکدا وەردەچەرخێت لە کاتێکدا لەگەڵ ئەو جۆرە گوناهبارکردنە بێمانایانەدا یان درێژەدان بەم جۆرە تاوانبارکردانەدا؟ باشە، بەڕای تۆ لە عێراقا کێ فەرمانڕەوای ڕاستەقینەیە؟ ئەم حکوومەتە سڤیلیەی کە ئێستا هەیە یاخود دامەزراوە ئاینیەکانن لە پشتی هەموو بڕیارێکی حکوومەتەوە، دامەزراوە ئاینیەکان و کەسایەتی ئاینیەکانیش؟ دەزانی دەمەوێت بڵێم سوودانی سەرۆکوەزیر هەرچیەکی باشی لە توانادا بێت یان لە دەست بێت دەیکات، ڕۆژێکی ئاسانی بە میرات بۆ نەماوەتەوە لە کاتێکدا ئەو پۆستەی وەرگرتووە کە دامەزراوەکان بەو شێوە نەبوون کە باس دەکران. لە ڕۆژێکدایە حکوومەتەکەی لە ژێر سایەی سەروەری یاسادانیە و چەندان و چەندان کێشەی تریش. جا هەموو دەزانین لایەنەکانی سەر بە ئێران بەشێکی زۆری حکوومەتەکەی سوودانی پێک دەهێنن. ئەمە ئەو ڕۆژەیە کە عێراق تێکەوتووە و پێویستیشە سەر و سەودای لەگەڵدا بکات. تەماشاکە لەو ڕۆوە لە وتای حکوومەتەکەی سەدام حوسێن ڕووخاوە شتەکان خراپتر بوون. جاکاتێک پرسیارم لێ دەکەیت کێ عێراق بەڕێوە دەبات، دەڵێم لە ڕووی یاساییەوە حکوومەتێک هەیە لەوێ، بەڵام ئەو لایەنانە کە سەر بە ئێرانن یا هەر ناوێکی تریان لێ دەنیت، جا ئەو لایەنانە لەناو حکوومەتدا بنیا لە دەرەوەی حکوومەتدا هێزێکی گەورەی زەبەلاحیان هەن. ئەوەشیان لەو بەرسڤە دابینی کە چۆن باڵیۆزی سوید دەرکرا و ئاگریش بەردرایە باڵیۆزخانەی سوید. جا ئەوەی ڕوویدا ئەو جۆرە وەڵامە نییە کە حکوومەتەکان لە وڵاتانی تردا دەیدەنەوە. جارێکی تریش دەیڵێمەوە سووتاندنی قورئان کارێکی نەگونجاوە و بێڕێزیکردن بوو، بەڵام ڕێگەی تر هەبوو کە وەڵامی پێ بدرێتەوە، وەک لەوەی وەربچەرخێت بۆ توند و تیژی. ئیدیکی کۆنتڕۆڵی ئەو ڕۆژە دەکات ئەوانن کە باڵیۆزخانەی سویدیان ئاگر تێبەردا.
من هەروەکو لە پێشەکی بەرنامەکەش ئاماژەم پێکرد عێراق هەتا ئێستاشی لەگەڵا بێ پێویستی بە یارمەتی و کۆمەک و پشتیوانی نێونەتەوەی هەیە بە تایبەتیش یادی لە وڵاتانی ئەوروپاوە. ڕاگررتنی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتێکی وەکو سویدان ینی یاخود لەگەڵ دانیمارکە یا لەگەڵ هەر وڵاتێکیکەیە ئەو جۆرە هێرشکردانە سەر ئەمریکا و گیانی ڕۆژاوا بەگشتی. ئەمە چەندێک زیان لە پەیوەندی دەرەوەی یەکانی عێراقدا چەندێک زیان لەوەدا کە عێراق بتوانێت ڕۆژێک زووتر لەسەر پێی خۆی ڕابوەستێت. ئەمە خاڵێکی گرنگە لە ئێستادا زۆر کاری سەرەکی و گرنگتر هەن کە پێویستە عێراق سەنگیان بخاتە سەر وەک دۆسیی ئابووری، دانوستاندنی نێوان حکوومەتی نێوەندی و حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق نەوت بخرێتەوە بازارەکانی جیهانەوە، ئەمبارکردنی ئەو کە دواتر باسی لێوە دەکەین، کۆمەڵگەی سڤیڵە و زۆر بابەتی تریش. کاری زۆر ماوە کە عێراق پێویستە بیانکات وەک دروستکردنی پەیوەندی لەگەڵ حکوومەتەکانی وڵاتانی تردا، بەڵام کاتێک خۆی دەخاتە ئەوها ڕەوشێکەوە ئەوە شتێکی ئەرێنی نییە بۆ حکوومەت و ئایندەی حکوومەتیش و پاشەکشەی پێدەکات. جا دەزانین لە ئایندەدا ئەگەری هەیە و ئەگەرێکی بەرچاویشە کە سوید و عێراقیش دەگەڕێنەوە بۆ لای یەکتر و دانوستاندن دەکرێت و هیواداریشم هەروەهاش بێت. جا بەڕاستی نازانم چۆن عێراق دێت و ئەو پەیوەندیانەی خۆی سنووردار دەکات لە کاتێکدا پێویستی بە جیهانی ڕۆژئاوایە. لەبیریشمان نەچێت وڵاتی سویدیش و بەرهێنانی هەیە لە عێراقدا، هەر بۆیە ئەوەی کراوە کارێکی ئەرێنی نییە لە نێوەندی ئەو کارە گرنگانەی عێراق پێویستە بیانکات، هەر هیچ نەبێت لە ڕووی سیاسیەوە. مادەم قسەمان هەر لەسەر پەیوەندیەکانە عێراق وڵاتانی ئەوروپا کاتە دەرەوەی وڵاتەکەی خۆی بەڵام ڕوا بەرەو سووریا من دەگەڕێمەوە بۆلات. عێراق و سووریا لێک نزیک دەبنەوە لە کاتێکدا هەردوو وڵات پڕن لە زۆر کێشە و قەیران، ئەو قەیرانانەی کە ساڵانێکە هەردوو وڵات بەدەستیەوە دەناڵێنن. دڵنیام لەوەی ئەم سەردانە دەبێت هەمایی هەنگاوی گرنگ و کاریگەر و کردەیی و ڕاستەقینە لە چوارچوەی پەیوەندی برایانەماندا. عێراق و سووریا بەلەدان مترابطان. عێراق و سووریا لە ڕووی مێژویی و کۆمەڵایەتی و جوگرافیەوە دوو وڵاتی پێکەوە گرێدراون، بێلەوە خوێن و بەها و ئابووری و فەرهەنگیش پێکمانەوە دەبەستێتەوە. بەهێزکردنەوەی هاوبەشی نیشتیمانی و هەڵوێستی مرۆڤانشمان لەم پەیوەندیانەوە سەرچاوە دەگرن. تێرۆریزم یەکێکە لەو کێشە گەورانەی کە بەغدا و دیمەشق پێیەوە دەناڵێنن. ئەلبەتە پێشتر هەر یەک لەو دوو وڵاتە ڕایانگەیان کە کۆتاییان بە کێشەکان و بە گرفتەکان بە ئاڵۆزیەکان بەبارە ئاسایشیەکەی دەوڵەتی ئیسلامی هێناوە. ئاڵنگاری هەن کە ڕاستەوخۆ ڕۆبەڕۆمان دەبنەوە لەسەروی هەموویانەوە کێشەکانی تۆریزم و هەروەها شاوکاریەکان بۆ بەرەنگاربوونەوەی تۆریزم. بە دڵنیاییەوە ئاسایش و سەقامگیری لە نێوان عێراق و سووریادا دوو فاکتەرن بۆ پەیوەندیەکانمان و هاوکاری و ڕێکخستنی کاروبارەکان بۆ بەرەنگاربوونەوەی هەموو پیلانگێڕی و ئاڵنگاریەکانی زیان لە هەردوو گەلی برادەدەن. عێراق هەتا ئێستاشی لەگەڵدا بێت پێویستی بە یارمەتی و کۆمەکی هاوپەیمانەتی نێونەتەوەیی دژی تێرۆریزمە. وڵاتی فەڕەنسا یەکێکە لەو وڵاتانەی درێژەی داوە بە یارمەتی و کۆمەکەکانی خۆی بۆ عێراقیەکان. بەردی بناغەمان داناوە بۆ پرۆژەی مەشق و ڕاهێنانێکی گرنگ بۆ پێکهێنانی یەکەیەکی عێراقی بۆ بەرەنگاربوونەوە لە بیاباندا، ئەمەش بە هاوکاری لەگەڵ وەزارەتی بەرگری عێراقدا. مەشق و ڕاهێنانەکەی یەکەی بەرەنگاربوونەوە لە بیاباندا لە ماوەی 2 ساڵدا کۆتایی پێدێت و ئەم پرۆژەیەش لەلایەن 8 ئەفسەری ڕاوێژکاری فەڕەنساییەوە سەرپەرشتی دەکرێت و لەلایەن وەزارەتی بەرگری عێراقەوە وادەکانیان دیاری دەکرێت. ئامانجی سەرەکیش پێکهێنانی 5 یەکەی سەربازیە کە تایبەتمەند بن لە بەرەنگاربوونەوە لە بیاباندا. سپاسگوزاری ڕۆڵی گرنگی فەڕەنساین لە شەڕی دژی تیرۆریزمدا و هەروەهاش بۆ ئەو پشتیوانیانی لە هاوپەیمانەتی نێونەتەوەییدا لە عێراقی دەکرد، هاوکاتی ڕۆشەقوسەکان و بەرەنگاربوونەوەی تیرۆریزمی نێونەتەوەیی و دەوڵەتی ئیسلامیش.
دکتۆر دنیز وەکو بینیمانیان لە ماوەی ڕابردوودا عراق و سووریا لێک نزیکبوونەوە پێ دەچێت بەرەوە بڕۆکە سەر لە نوێ پەیوەندی دیپلۆماتیەکانی خۆیان دابنێنەوە کامیان زیاتر پێویستی بەوی تریانە عراق پێویستی بە سووریا یا سووریا پێویستی بە عراق پێم وایە لە ئێستادا هەردوو وڵات پێویستیان بە یەکترە لەبەر هۆکاری جیاواز دەشمەوێت ئەوە بڵێم کە ئەمریکا ئەڵبەت من بە ناوی ئەمریکاوە قسە ناکەم بەڵام هەڵوێستی ئەمریکا وهایە کە دانانێت بەڕژێمەکەی بەشار ئەسەددا و گەڕژێمی ڕەوای یاسایی بۆ سووریا بەشار دەستی سوورە بە خوێنی نزیکەی 500,000 کەس و نیوەی زیاتری دانیشتوانی وڵاتەکەی ئاوارە کردووە جا نەک هەر بۆ عراق بۆ وڵاتانی تریش ئەمریکا لەگەڵ ئەو پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکاندا نیە و لەگەڵ بەندەکانی بڕیاری 2554 نەتەوە یەکگرتوەکانیشدا ناگونجێت عراق لەم بابەتەدا وەک ئەوەیە ببێتە بەشێک لەو هەوڵانەی دەدرێن بۆ گێڕانەوەی سووریا بۆ ناو کۆنکاری عەرەب ئەوە هەوڵێکە عەرەبستانی سعودی و شانشینی ئوردن تیایدا بەشدارن و تورکیاش بە هەمان شێوە بەڕێوەیە بۆ دانپێدانان بۆ حکوومەتەی سووریادا جاوەک پرسیارت کرد ئایا ئەوە لە بەرژەوەندی عراقا لە وەڵامدا دەڵێم ئەوەی دەکرێت بەشێکە لەو جوموجۆڵە گەورەی ناوچەکە و تەنانەت کە ئەمریکاش دژیەتی بەڵام ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەنگاوی خۆی دەنێت جا ئەمریکای لەگەڵدا بێت یا نەبێت ئەمریکا دەڵێت ئەو هەنگاوی بەلاوە پەسەند نییە بەڵام هەر یەکێک لە وڵاتانە هەنگاوی خۆیان دەنێن و وەهاش باسی دەکەن کە دەیانەوێت دڵنیا بن لە ڕۆژی ئاسایشی خۆیان دەیانەوێت لەگەڵ رووسیا و وڵاتی چیندا کار بکەن خەڵکیش لە ژێر دەسەڵاتی بەشار ئەسەددا دەهێڵنەوە چونکە لەو بڕوایەدان ئەوە ڕێگەیەکە بەرەو پێشیان دەبات عراق بێت لەو بەرژەوەندیانی پەیوەندیان هەن بە ناوچەکەوە ژمارەیەک بەرژەوەندی تریشی هەن لەوانە ڕێگەگرتن لە بازرگانی بەو جۆرە بەنگ و مخەدەڕاتانەی پێی دەوترێت کاپتۆن کە کاریگەریەکی زۆری کردوتە سەر ناوچەکە و بە شێوەیەکی ترسناکیشە دۆسیی پێنابەرانی سووریایی کە لە عراقن دۆسیی ئۆردوگاکانی ئەلهۆل کە گیراوەکانی داعش و هاوسەر و منداڵەکانیان لەوێ دانراون دۆسیی تیرۆریزم و دۆسیی ئاو هەنوو چەندان بابەتی تریش کاتێک 600 کیلۆمەتر سنووری هاوبەشت هەیە لە نێوان عراق و سووریادا ئیتر دەتوانم بڵێم عراق دەرفەتێکی ئەو تۆی لە بەردەستان نییە بێ دانوستاندنکردن لەگەڵ سووریادا وەک ئەندامێکی کۆمکاری عەرەب ئەمریکا دەست ناخاتە ئەو بابەتە و بەڕوونی و بە ئاشکرایش دەڵێت سووریایەکی سەقامگیری دەبێت و وڵاتانی ناوچەکەش خۆیان بڕیاری خۆیان داوە پێدوانیە یعنی ئەوەی کە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕووەدات و لە پەیوەندی بە سووریاشەوە بە تایبەت کرد زیاتر پەیوەندی بۆەوە هەبێت کە ئەمریکا نایە ئەو ڕۆڵەی جاران هەیە بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە هەمان ئەندازە ئەو ڕۆڵەی هەبێت جۆرێ لە کشانەوە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا دروست بووە لەو ناوچەیەدا عراق کە خۆی بە هاوپەیمانی ئەمریکا ئازانێ دەڕوا لەگەڵ سووریا ڕێدەکەوێت پەیوەندی تری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیەمە چەندێک پەیوەندی بەوەیەکە کە ئەمریکا ئەوەندە بە گرنگ ئێستا سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکە پێم وانییە هەموو بابەتەکە لەوەدا بێت کە باست کرد هەندێک بابەتی ناوچەی و ناوخۆیش هەن ئەمریکا دەستهەبوون و بەشداریەکانی خۆی کەمتر کردوتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەلبەت ئەمەش لە هەندێک باردا کاریگەری ئەرێنی هەیە وەک ئەوەی وڵاتانی ناوچەکە هەنگاوی خۆیان بنێن لە ڕووی ئاسایشیەوە هەر چۆنێک بێت ئەمریکا باڵادەستی جارانی نەماوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئەوە شتێکی ڕوونا کاتێک ئەمریکا دەڵێت ئێمە لەگەڵ ئاساییکردنەوەی پەیوەندیەکاندانین و وڵاتەکانیش دەبینین بەبێ گوێدانە ئەو ڕوانینەی ئەمریکا ئەوە نیشانەیە کە ئەو هەوبەندیە نەماون یا لاواز بووە لە نێوان بەرژەوەندیە نیشتیمانیەکانی ئێمە و ئەو وڵاتانەی تری ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەمە بەو مانایە نییە کە بگوترێت وڵاتی چین دەستی کردووە بەدەست هەبوون ئیتر هەموو شتەکانی تر لە بەرچاو نەمێنن ئەمە ئەگەر بڕوات بەرەو سەقامگیری زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵام بەدڵنیەوە کاتێک ئەو وڵاتی چین کۆنتڕۆلی بازاری هەری یەکێک لە وڵاتانە بکات ئەوە بەمانای بنکۆڵکردنی سەروەری ئەو وڵاتە دێت ئەگەریش ڕێگەیەک هەبێت ئەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیریەکی ناوچەیی بێنە ئاراوە مەرج نییە بە شێوەیەکی گوماناوی خراپ لێک بدرێتەوە چونکە مەرج نییە ئێمەش هەموو دۆسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەخۆ بگرین جا بەدڵنیاییەوە ئەوەی ئەمریکا دەست هەبوون یا بەشداری نەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەش بەرئەنجامی خۆی دەبێت وەک ئەو ئاساییکردنەوەی پەیوەندیانە لەگەڵ سووریادا دەیبینین وەک ئەوەی هەندێک وڵاتی تر دەڕۆن بەرەو ئێران یان بەرەو وڵاتی چین بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین من دەگەڕێمەوە بۆلات دۆسی ئاو
یەکێکە لەو دۆسیانەی هەر لە ئێستاوە کاریگەریەکانی دەرکەوتون بەسەر عێراقەوە. یەکێک لەو تەوەرانەی سەرۆکوەزیری عێراق باسی کرد هاوکاتی سەردانەکەی بۆ سووریا دۆسیی ئاو و ئاسایشی ئاو بوو. واجه كلا البلدين الشقيقين هەردوو وڵاتی برا ڕوبەڕووی کێشەی ئاسایشی ئاوبوونەتەوە و وشکبوونی ڕووبارەکان و گۆڕانی کەش و هەوا و کاریگەریە ژینگەیەکانی تیژ لە ناوچەکەدا. پێویستە هاوکاری هەبێت لە نێوانماندا بۆ دڵنیابوون لەوەی دابەشکردنی ئاو لە نێوان هەموواندا بە یەکسانی بێت. هاوکات دیالۆگیش بکەین لەگەڵ ئەو وڵاتانی سەرچاون بۆ ئاوی ئێمە تا بە یەکسانی بەشە ئاو بۆ سووریا و عێراق دابین بکرێت. وەک عێراقیەکان دەڵێن دەسەڵاتدارانی وڵاتەکەیان بێدەنگن لە ئاست بە بیابانبوونی عێراق و داوای هەڵوێستی یەکلاکەرەوەشیان لێ دەکرێت. داوا لە حکوومەتی عێراق و لە پەرلەمان و تەنانەت داوا لە تورکیاش دەکەین تا ئەم ئاو بەڕێنە ڕابگرێت. بۆشی حکوومەت و پەرلەمانەکەشمان بێدەنگن ئەو ئاوەی تورکیا بڕیوەتیە دەبێتە مای مردنی عێراقیەکان. داوامان لە حکوومەتی تورکیایە تا ڕێز لە پەیماننامە نێونەتەوەیەکان بگرێت بەشی ئاوی عێراق ڕانەگرێت. هەمان داوا لە حکوومەتی ئێرانیش دەکەین کە دەستی کردو بە دروستکردنی بەندا و تاڕێ ئەو ڕووبار و چەمانە وەربچەرخێنێت کە دەڕژێنە ڕووباری دیجلەوە. ئەو کەم ئاویەی ڕووبەڕووی بووینەتەوە کوشەندەیە. هەر تورکیا نییە بەشە ئاوی عێراقی کەم کردوێتەوە. کۆماری ئیسلامی ئێرانیش بە هەمان شێوە و چاودێریش لەو بڕوایەدان وەک دەڵێن تاران و ئانکەرە مەبەستی سیاسی خۆیان هەیە و ئاویان کردوێتە کارتێکی تری فشار بەسەر عێراقەوە. ئێرانی دراوسێ ڕێگەی هاتوونی ئاوی دوستوەلیەمە توشتی بەشە ئاوی عێراقی بڕیوە. عێراقیش ناتوانێت ئەو دابینکات. دەبواە حکوومەتێکمان هەبوایە داوای مافی خەڵکی بکردایە و داکوشی بکردای. ئێمەی هاوڵاتیانی عێراقی ئەم حکوومەتەمان هەڵبژاردووە تا نوێنەرەتی دەوڵەت بکەن لە داواکاندا بۆ مافی هاوڵاتیان. کەمی ئاو لە عێراقدا کێشەی تری ژینگەیی بە دوای خۆی داهێناوە و وەک چۆن لە ڕووی ئاودێریەوە بۆ کشتتوکاڵ و وەرزێری کاریگەری نەرێنی هەبووە ئاوەهاش بۆ تەمایی زیانێکی زۆر لە سامانە ئاویەکان. هۆکاری مردنی ئەو هەموو ماسیە لەم چەمەدا بەهۆی دابەزینی ئاستی ئاوەوە و نەبوونی ئاوە لە ناوچەیە ئەلخەیردا. بێگومان ئەمە نەبوون و کەمی ئاوە بۆ تەمایە کەمبوونەوەیەکی بەرچاوی سامانی ماسی و زیندەوەر ئاویەکانی تریش بەهۆی کەمبوونەوەی ڕێژەی ئۆکسیژن لە ئاوەکەدا کە دابەزیوە بۆ نزیکەی 0 و لە دەدا 5 ئەمەش هەر زۆر کەمە. دکتۆر دنیس ئەمە کێشەیەکی زۆر ترسناکە کە ڕوبەڕووی عێراق دەبێتەوە دۆسیەی کەمی ئاو ینی وەکو لە خەڵکی عێراقیشەوە جۆمان نێبوو هەم تورکیا و هەم ئێرانیش بەشە ئاوی عێراقیان کەم کردوێتەوە. حکوومەتی عێراق دەتوانێت چی بکات؟ ئەم بابەتە هەر بەڕاستی قەیرانێکی زۆر مەترسیدار و گرنگیشە لە عێراق. ئەم قەیرانە هەرچەنها ئەوە نییە زیانی لە دۆسیەی گەشتیاریدا بێت بەڵکو زیانە گەورەکە لە زیانی عێراقیەکانە و هەر بەڕاستیش کێشەیەکی مەترسیدارە و بەرەو خراپتریش دەڕوات. سەرچاوی ئاوی عێراق لە هەردوو ڕووباری دیجلە و فڕاتەوەیە و لە بیریشمان نەچێت. میترۆپۆتامیا ینی خاکی نێوان دوو ڕووبار تورکیا زۆربەی ئەو سەرچاوانەی تێدان کە دەڕژێنە ڕووبارەکانەوە. جا ئەوە ڕاستە کە چەندان ساڵە ڕێژەی ئەو ئاوەی دەژێتە ڕووبارەکانەوە کەمیان کردووە. هەر تورکیا نییە ئەوە دەکات بەڵکو ئێرانیش بە هەمان شێوەیە و ئێران تەنانەت ئاراستەی چەم و ڕووبارەکانیش دەگۆڕێت. سەرچاوەیەکی زۆریش لە سووریاوە دەژێتە ڕووباری فوراتەوە. لەبەرەوە عێراق کێشەی ئاوی لەگەڵ تورکیا و سووریا و ئێرانیشدا هەیە و ڕێک کاریگەریشی هەیە چونکە لێرەدا عێراق ئەو بۆتە قوربانی دەستی جوگرافیا. عێراق دەمێکە ئەو کێشەی ئاوەی هەیە. تورکیا خەریکی دروستکردنی بەنداوەکانە و ژمارەیەک پرۆژەی تریشن کە مەتریاڵی سەرەکیان بریتیە لە ئاو. جا ناکرێت ئەوانەی باسمانکردن هەر بە تەنها هۆکاری بزانین چونکە گۆڕانی کەش و هەوات هەیە کە کاریگەری هەیە لەسەر دۆسی ئاو. هەندێک بابەتی تریشن کە نامانەوێت بڵین هەموو لە ئەستۆی حکوومەتی عێراقدانم. دوای ئەو وێرانکاریانەی داعش کردی دەکرێت بڵێم دەبوایە حکوومەتی عێراق باشتر کاروباری ئاوی لە وڵاتەکەدا بەڕێوە ببردایە. بۆ نمونە ئاوی لە باکوور و ڕۆژ ئاوای وڵاتەوە لە ڕێی بۆریەوە ڕابکێشایە بۆ ناوچەکانی باشوور.
نەتەوە یەکگرتوەکان ئاماژەی بە هەندێک نیگەرانی خۆی کردووە لەسەر بەکارهێنان و بەڕێوەبردننی ئاو لە عێراقدا. هەر بۆیەشە پێویستە حکوومەت باشتر ئەو دۆسیە بەڕێوەبەرێت و لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا بگاتە بەر ئەنجامێکی گونجاو. زۆر بە کورتی پێم بڵێ لە بەرامبەر ئەو فشارانەی کە ئێران و تورکیا لەسەر عێراقیەکەن، عێراق هیچ کارتێکی بەدەستەوە بیکا بە فشار. بەدڵنیاییەوە ئەوەی نەوت و ئەو پێکەوە گرێ بدرێت، چونکە ئاو لە ئایندەدا هەمان گرنگی ژۆپۆلیتیکی دەبێت هاوشێوەی نەوت و پێویستیشە بکرێتە بەشێکی گەورەی ئەو قسە و باسانەی لەسەر ژۆپۆلیتیک دەکرێن. دکتۆر دنیس زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ئستافی بەرنامە هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵح بەسەد بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.